لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانی 213 لەوانەکانی تەفسیر قورئان پیرۆز بێمەوە خزمەتتان بە بەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوە ئازیز سوودی لەوە بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وإن كنتم على سفر ولم تجدوا كاتبا فرهان مقبوضة فإن أمن بعضكم بعضا فليؤدي الذي ائتمن أمانته وليتق الله ربه ولا تكتموا الشهادة ومن يكتمها فإنه آثم قلبه والله بما تعملون عليم. بەڵێ خۆشەویستان، دیارە لەوانەی یاخود لە چەندوانەی ڕابردوو باسی ئاەتی قەرزمان کرد، ئاەت الدەین کە وەکو گوتمان درێژترین ئاەتە لە قورئانی پیرۆز کە دەربارەی قەرزدان لە کاتێکەوە کەسێک قەرزێک داتە کەسێک لە بۆ کاتێکی دیاریکراو پێویستە بینووسیتەوە و ئەوەی کە دەینووسیتەوە شاهێدەکە یان کاتبێکە بە عەدل، کاتبێکی عەدل، کاتبێک کەوازەی سیقە بیتن، علمی بە نووسین و ئوسولی سەنەد و عەقد هەبیتن و هەروها دوو شاهد لە نێوانیان دەبی، دوو شاهێدی پیاو. ئەگەر دوو شاهێدی پیاون و پیاوێک و دوو ئافرەت ئیتر بەو شێوەی کەوەکو لە ئاەتەکە باسی کرد. لێرەدا حاڵەتێک کە باز دەکا خوای گەورە سوبحانەهو وتەعالا دەفەرمی وإن كنتم على سفر، کاتێک ئێوە لە سەفەردا بوون وەلەم تەجدوا کاتبا، کاتبتان بەدەست نەکەوت، یاخود وەکو زانان دەفەرمون کاتبتان بەدەست یاخود ئەدەواتی کتابە و پێداویستیەکانی نووسیتان بەدەست نەکەوت، فەریهان مەخبووضە، لە جیاتی ئەو لەو حاڵەتەی ڕەهنێک دادنێ، واتە کەسی قەرزدار کەوا قەرزەکە وەردەگری ڕەهنێک دادنێ لە لای خاوەن قەرزەکە. فإن أمن بعضكم بعضا، ئەدی ئەگەر لە یەکتری ئەمین بوون، سیقەی تەواوتان بە یەکتری هەبوو، فەلیؤدی الذی ئتومن ئەمانەتەه، فەلیؤدی الذی ئتومن ئەمانەتەه، لەو حاڵەتەی ئەوە پێویست بە نووسین ناکە، پێویست بە ڕەهنیش ناکە، ئەو کەسەی کەوا شتێک لەسەر سیقەوە دەداتە کەسێک بە قەرز بەڵام سیقەی پێ هەیە و نانووسیتەوە و ڕەهنیش بەرناگری و شاهێدیش دانانێ، دەی ئەو کەسەش پێویستە لە جێگای سیقە بیتن، ئەو ئەمانەی کە پێ ڕاست پێدرایە لە کاتی خۆی بیداتەوە. وەلیەتەقی الله رەبه، بە تەقوای خوای هەبی ئەو خوای کە پەروەردگاریتی سوبحانەهو وتەعالا. ولا تەکتموا الشەهادە، و هەروەها شاهێدی مەشارنەوە، کاتێکەوە شاهێدن لەسەر هەر قەزەیەک مەیشارنەوە. ومن یەکتمها، هەر کەسێکی بیشاریتەوە، فإنه آثم قلبه، ئەو کەسێکەوە شاهێدی دەشاریتەوە ئەوە دڵەکەی گوناهبار دەبی. والله بما تعملون عليم، و الله سبحانه وتعالى بەو کارکردوانەی کە دەیکەن ئاگادارە. بە کورتی مانای ئاەتەکە. بەڵێ خۆشەویستان، دیارە وەکو باسمان کرد لە سەوانەی ڕابردوش ئەو دینە دینێکی زۆر واقعیە. خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئەو شتانی کەوا لە بۆ تەنزیمی ژیانی دنیای ئێمە ناردیە، ئەو شەریعەتی کە ناردیە بە شێوەیەکی وای ناردێ کەوا فعلەن لەگەڵ واقع بگونجێ، شتی وای تێدا نییە خەیالی بی، شتی وای تێدا نییە خەیالی بەڵکو شتەکانی واقعین. لە درێژترین ئاەت وەکو لە باسمان کرد لە ئاەتی 282 کەوا باز لە تەنزیمی ئوموری قەرزدان دەکە، ئەو هەموو تەفسیلاتی کەوا تێیدا کە کەمێکمان لێ باس کرد لە سەروانەی ڕابردوو. بەڵام لەگەڵ ئەوەش دەفەرمی ئەگەر لە سەفەردا بوون ئەو قەرزە لەلایەن خاوەن قەرزەکەەوە درا، قەرزدارەکە لە سەفەریشدا بوون، کاتبتان بەدەست نەکەوت، ئەو عەقدە بنووسی لە نێوانتان، و یاخود وەکو باسمان کرد وەکو زانان دەفەرمواتە ئەدەوات و کەرەستەی نووسینەوەتان بەدەست نەکەت لە سەفەردا، ئینسان ئاتن لە سەفەردا ئەو پێداویستیانە بە زەحمەت بەدەست دەکەی، وەکو ئەوەی کەوا ئینسان مقیمە لە جێگای خۆیتی. وإن كنتم على سفر ولم تجدوا كاتبا فرهان مقبوضة، لەو حاڵەتەی فەریهان مەقبووضە، ئەوە لە جیاتی ئەوەی کەوا عەقد بنووسن و شاهێدی لێ بگرن، لەو حاڵەتەی بەدیلەکەی ئەوەی خوای گەورە فەرمێ ڕەهنێک مەقبووضە، واتە قەبضی بکە. مەقبووضە واتە کەسی ئەوەی کەوا قەرزدارەکەی و قەرزەکە وەردەگری
شتێک مقابل بەو قەردەی دادەنێتن لای ساحب قەرزەکە کە پێی دەگوترێ ڕەهن ڕەهنیش لە چێوە هاتێ بەمانای حەبس دێ لەلایەن لوغەتەوە ئیتر واتە لە بۆ نمونە کەسێک دەفتەرێک بە قەرز وەردەگرێت لە کەسێکی دیکە لە جیاتەوەی کەوە شت بنووسن لە جیاتەوەی شاهێد هەبی لە جیاتەوەی کەوە با بڵێن هەر ئەو تەرتیباتش ئیداری لە نێوانیان لەو حاڵەتەی ڕەهنێک لە لایدادن لە بۆ نمونە دەفتەرێکی وەرگرتێ بە قەرز سیارەکەی بە ڕەهندادنێ لای ئەو کەسە سیارەیەک بە ڕەهندادنێ لای ئەو کەسە یاخود خانەیەک لە ڕەهندادنێ ئیتر بە هەر شێوێک ئەوە لێرەدا خوای گەورە سوبحانەهو وتعالە کردیتە بەدەل یاخود کردیتە بەدیل لە بۆ نووسینەوەی عەقد لە جیاتەوەی کەوە قەرزێک ڕووداتن ئەو عەقدە و بۆ تەفسیلاتی کە لە ئاەتی ڕابردوو باسی کرد ئەگەر نەبوو دەکرێت ڕەهن لە جیاتی دەبنێ دیارە ڕەهنیش لە ئیسلامدا شتێکی مەشروعە پێغەمبەر کردیتی صلی الله علیه وسلم وەکو لەو حەدیثێکەوە ئیمامی ترمذی و ئیمامی ئەحمەد ڕوایەت دەکەن لە ئیبن عەباس خوای گەورە لە خۆی بابی ڕازم دەفەرمی توفي رسول الله صلى الله عليه وسلم ودرعه مرهونة عند يهودي في صلى الله عليه وسلم كاتك وفاتك فرمو درعكي زريكي كوالبري ذكر برهن دانا بلاي كسيشي زولك مقابل بتي ب30 صاعا وفي رواية ب20 صاعا من شعير أخذه طعاما لأهله مقابل بوي سيربا ياخذ بستربا زوي هنابو لاي كابراي يهودي مقابل بوا درعكي لرهن دانابو أو زوي هنابو طعاما لأهلي تاوكو بيكننان لبو عائلكي كواتا بيغم صلى الله عليه وسلم رهني كردية كواتا رهن بنص آيات بسنة بيغم صلى الله عليه وسلم دكري كسي قرزيك بيني لمقابل الرهن يقدادنيتن أو زلا أو رهنا لقدر أو قرزي بي لوي زياتر بي لوي كم تربي وحسب اتفاق هيز إشكال يقنية كواتا كاتي كريرا دفن كلا سفر دابون كاتب نبو دكري رهني لبو دابنين كواتا يقل حالة كان كوات دكري رهني لزياتي كتابة نوسين دابنين أو كلا سفر دابن كلا سفر دا زياتر أو اللي تصور دكري كوا نوسين وزحمت بي ياخد كاتب بدس نكويتن دكري رهن دابني بلام رهن تايبته بالسفر نخير دكري لغير السفر إيش بيان صوصهم خل السفر نبوة لمدينة بوة أو ذا أو عمل أو معاملة شكر دي بابني أو برا زوي هنا مقابل درعكي برهن دانا لاي أو كسي كوات زولة كبوة كوات رهن معاملات مشروعة لسفرج ذكري ولا غير سفرج ذكري كاتي كذا فرمي مقبوضة واتا أو كسي كوا قرزكي بردية قرز دارك شتيشي خوي برهن دادني لاي كسكي كوا صاحب قردكيه أو زلير دا فرمي فريهان مقبوضة واتا بقات دست كسكا بقات دست خاون قرزكا مثلا ساريك لرهندانا خانيك بلام كلير دا فرمي مقبوضة واتا أصل ويا بقات دستي لجير السيطرة ودا صلاتي ويدابي بلام وكو زانان دا فرمون أوش شردنية يعني أقربيتو رهنكا أو شتي كوالا رهن دادنري نقات دستيشي مادام اتفاقيا لسر كرديا أو تواو رهنكا ماشيو اعتباراتي لو ذكر مثلا لبون مونا كابرا خانيش لرهن دادني خاين لرهن دادني وبخوش هنا خانيك دادن شي زور اعتياديه كواتا قبضي نكري بلام مستمسك لبينان هبي كسبي روجي أو كابرا خاني لرهن دانا ساريك لرهني دانا بلام بخوش هردهاجوا صاحب قرزكا يا قرزارك بهر شيء وكات فريهان مقبوضة أصل ويا رهن صاحب حقك بقات دستي والله ما قلناش قات دستي زانان ده في المو شرط نية يعني قلنا نقات دستي رهنك اعتبار لو ناكل بلي اعتبار لو ذاك خاصة لروجارش وشو أو رومان عقد هي ذكري شد ذكري أو كوا فلانشتي لرهندانا يتر أجر تسي لك لفترة رهنكش كقرزدار كذا تواني تمتع بك بوشتي كوا لرهني دانا وكو خانية كان ناوي دانشتي سارك دي هاجوا بلام لكاتي نبون صاحب قرزكا لبوي هي كوا أوشتي كلا رهن دا حقي خويتي دا بجيرته فإن أمين بعضكم بعضا أدي قال يكتري أمين بون سقي تواوتان بيكتري هبو فليؤدي الذي اؤتمن أمانته كواتا أقل يكتري أمين بون سقي تواوتان هبو هلا سرسي قوا أو قرزي دا ننسيتيانوا نشاهديان هيا نرهنيشيان هيا حرسي قيبي هيو لبو فلانة مدة لبون بينو أوشتي خواهي قول دفرمي أوش دبي كواتا أصل وابو نسريته بلام أجر سيقشتان بيكتري هبو هيز مشكلتان نبو اللي يكتر أمين بون أوش يعني أتيا اللو يدلن
ئەو بەشەئاتە بەڵگەیە لەسەرەوەی کەوا نووسینەوەی عەقد لە بۆ قەرز ئەوەی کەوا لە ئایەت ڕابردوو باس کرا فەرز نییە، سوننەتە. ئەگەر بنووسرێ باشترە، ئەگەر نەشنووسرا ئیحتیادە لەبەر خۆی گەورە دەفەرمێ ئەگەر سیقەی تەواوتان بە یەکتری هەبوو با نەنووسرێتەوە. فەلیوئەدی الەذی ئوتومینە ئەمانەتە، ئەوەی کەوا بە ئەمانەت درایتیێ با بە ئەمانەت مادام جێگای سیقەی کابرا بۆ با لە جێگای زەن و گومانی وی با ئەمانەتەکەی لە جێگای خۆی تەسلیم بکاتەوە. وەلیەتەقی الله رەبەه، وەلیەتەقی الله رەبەه، با تەقوای خوای هەبی ئەو کەسە. کاتێکەوە ئەوان سقەیان پێکردی ئەو قەرزیان دایتێ بەبێ هیچ مقابلێک، بەبێ ڕەهنێش لێ بجێڕنەوە، بەبێ ئەوەی بینووسن، با ئەویش لە جێگای سقەی ئەوان بی با ئەمانەتەکەی بات و لە خوای بترسێ، لە خوای بترسێ. وەلیەتەقی الله رەبەه، وەکو گوتمان الله سبحانه وتعالى لەفظی جەلالە کە زیاتر تعبیر لە ئولوهیەت و پەرستراوەتی خوای گەورە دەکات، و هەروەها رەبەه تعبیر لە پەروەردگارەتی خوای گەورە دەکات، وەکو لە ئاەتی دەینش عینی ئەو لەفزە هات گوتمان لە بۆ تەرهیب و لە بۆ تەرغیبە. با لە خوا بترسێ، ئەو خوایی کەوا خاوەندە سەڵاتە، پەرستراوە لە ئاسمانەکان و لە زەوی، عەظیمە، با لێی بترسێ، خیانەت نەکات لەگەڵ ئەوانەی. ئەو خوای کەوا ڕەبە، ئەو هەموو ناز و نیعمەتەی کردێ، وای کردێ کە بتە جێگای سیقە لای ئەو کەسە، با ئەوەش تەرغیبە، با چاوی لە پاداشتی ئەو پەروەردگارەی بی زیاتری پێ ببەخشی، لێیە بە ئەمانەتەکەی بگەینەوە جێگای خۆی. ولا تەکتموا الشەهادە، وە لە هەر حاڵەتێک، لە هەر حاڵەتێک کەوا شاهێدیەکتان پێبوو شاهێدی مەشاردنەوە. هەر وەکو ئێمە وەکو موسڵمان ئەسڵ وایە بە هیچ شێوەیەک شاهێدی بە زوور نەدەین، شاهێدی بە بوختان نەدەین، کە لەسەر قەزەیەک عیلمان نییە نابی شاهێدی بە زوور بە بوختان بدەین. لە هەمان کاتێکەوە شاهێدیمان پێیە لە هەر قەزەیەک نابی بێشاریەوە کە شاهێدی لەسەر فڵانە قەزیە، شاهێدی لەسەر وەحدانیەتی خوای گەورە، شاهێدی لەسەر پێغەمبەرەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم، شاهێدی لەسەر حەقانیەتی ئەو قورئانە، علمی شەرعیت پێیە، شاهێدیەتی بە حەقت پێیە، ولا تەکتموا الشهادە، مەیشارنەوە ئەو شاهێدیەی، ئەو شاهێدیەی مەشارنەوە. ولا تەکتموا الشەهادە، ئیتر هەرچبی ئەو شاهێدیە مەشارنەوە. جا وەکو زانایان دەفەرمون هەر وەکو کە خوای گەورە لە ئاەتی ڕابردوو باسی کرد، ولا يأبى الشهداء إذا ما دعوا، ئەو کەسێک کەوا داوای لێ دەکرد بتە شاهد لە قەزەیەک، دەبڕۆ بە شاهد، بڕۆ بە شاهد. کاتێکەوە داوات لێ دەکەن تو کە شاهد بووی لەسەر قەزەیەک، داوات لێ دەکەن شاهدیەکە ئەدا بکەیت، دیسان بڕۆ بیکە، کەواتە کە شاهدێکت پێ مەیشارەوە، شاهدیت پێ مەیشار و بەی شوێک ئەوجا ئەمانەتێکی خوایە لەلات کە ئەو دینەیە، لە هەر قەزەیەک بوویە شاهد، ئەو شاهدیت مەشارەوە، ئەدی ئەوی بیشارتەوە. ومن يكتمها فإنه آثم قلبه، هەر کەسێک شاهدی بشاریتەوە ئەوە بەڕاستی گوناهبارە، فإنه آثم قلبه، ئەوجا ئەو شاهدی هەر شاهدیەک بی ئەوەی بیشاریتەوە گوناهبارە. خۆی دەفەرمێ آثم قلبه، دڵەکەی گوناهبارە، لۆ دڵی گوناهبارە، لەبەرەوەی بەڕاستی ئەو کەسە حەقێکی پێ لەناو دڵی خۆی شاردیتەوە، کەتمی کردێ و ئیظهاری ناکە، باسی ناکە، لێ دڵەکەی گوناهبارە، کە دڵی گوناهباری بواتە کامیلەن ئەو جەستەیە گوناهبارە. لەبەرەوەی دڵ وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی دەکاتن لە حەدیث صحیحدا کە دەفەرمی لە لاشەی هەموو ئینسانێکدا مضغەیەک هەیە، واتە پارچە گۆشتێک هەیە، ئەو پارچە گۆشتە ئیذا صلح صلح الجسد كله، ئەگەر ئەو پارچە گۆشتە چاک بوو، ڕاست و دروست بوو، هەموو لاشە باش دەبی. وإذا فسدت فسد الجسد كله، ئەگەر خراپیش بی هەموو لاشە خراپ دەبی. لێ زانیان ئەلا وهي القلب، طبعا دەفەرمێ ئەوە دڵە، زانیان دەفەرمێ دڵ مەلیکە بەنسبەت ئەعزا و ئەندامەکانی دیکەی لاشە، کەواتە کاتێک کە دەفەرمێنەوە ئاثم، هەر کەسێک شاهێدیەکی پێبی کەتمی بکە و بیشاریتەوە، ئەوە بەڕاستی دڵەکەی گوناهبار، واتە ئەو ئینسانە گوناهبارە، کە دەدرێتە پاڵ دڵیشی، واتە بە کامیلی ئەو ئینسانە گوناهبارە. والله بما تعملون عليم، وبزان كالله سبحانه وتعالى بەو کار و کردوانەی کە ئەنگۆ دەیکەن ئاگادارە. بما تعملون عليم، کەواتە ئاگادار بن، هیچ شتێک مەشارنەوە، هیچ حەقێکتان کە پێ مەیشارنەوە، هیچ ئەمانەتێکتان کە لەلا بوو خیانەتی لەگەڵ مەکەن، و هەر ڕەهنێکتان وەرگرت بوو بەو شێوەیەوە ئیتفاقتان لەگەڵ کردێ و لەسەری کردێ بیگەین نەجێ، ئیتر بەعام
بزانن کە ئەڵڵا ئاگادارە بە هەموو کار و کردەوەکانتان ئیتر ئەوە زەمانەتی جێبەجێکردنی هەموو ئەحکامەکانە لە قورئانی پیرۆز کە لێرە و لەوێ خوای گەورە کە باز لە ئەحکامەکان ڕەبتی دەکاتەوە بە عەقیدە و بە ئیمان چەندە عەقیدەت بە خوای گەورە هەیەکەوە ئاگادارە بە هەموو کار و کردەوەکان و هەروە حساب لەگەڵ دەکات لەسەر ئەو ئاگاداریەی ئیتر ئەوە زامنە لە بۆی کەوە هەموو ئەحکامەکان جێبەجێ بکرێ لە خوای گەورە داواکانی سوبحانەهو وتەعالا کەوا لەو کەسانە بین هەموو ئەحکامەکانی خوای گەورە بەو شێوەی ئەدا بکەین و جێبەجێ بکەین کەوا لە ڕوانگەی ئەوەی کە قەناعەت و یەقینمان بۆی هەیە کە خوای گەورە بەکار کردەوەکانمان ئاگادارە بەو شێوەیە ڕەفتار بکەین کە بتەمایەی رضامندی خوای گەورە وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون